بەڕاستی کارەساتی ئەنفال تاوانێکە کەموێنەیەوە ئێمە وەکو هەڵەبجەیی کە کیمیاویمان بەسەرا کراوە هەر کارەساتێکە ڕوەدات لە هەموو کەسێک زیاتر ئازارمان پێکات چونکو بەسەرمانە هاتووە. ئەبوو کورد مادام خاوەنی کەیسی ئەنفالە بە جوانتری شێوە مامەڵەی بکردایە لەگەڵ ڕووداوەکانیان لەگەڵ داهاتەکەیە لەگەڵ ئیدارەکەیە بەس بەداخەوە ئەو کەسانی لە دەسەڵاتان هەست بە بەرپرسیارەتی ناکەن و هیچ کاریگەریەکی کارەساتە گەورەکانی میلەتی کوردیان لەسەر نەبووە. لەم ڕۆژەدا میلەتەکەمان ڕەشەکوژی و کۆمەڵکوژی کرا کە دەبێت بە فەرمی بە جێنۆساید بناسرێت. با ئەم ڕۆژە یاد نەکەین بێگومان ئەنفال و شێمابەران و جێنۆسایدکردنی گەلی کوردستان هەر میلەتی و ماڵوێرانی و گوندڕوخان نەبوو، بەڵکو ئەو ڕۆژانەی بڕیاری کۆمەڵکوژی هەر زیندەوەرێک بوو کە گوندەکان و چیا و دۆڵەکانی کوردستان دەژیان و هەناسەیان دەدا. بەڕێزان، ئەگەر ئەنفال بوو بێتە تاوانی سەدە، ئەوە ئێمەی کورد ئەرکی سەرشانمانە لەو سۆنگەیە ببینە نمونەی ئاشتیخوازی ناوچەکە و سەرنجی جیهانیش بۆ لای خۆمان ڕابکێشین. بەڕێزان، 30 ساڵە دەست و پەنجەی ئازیزانمان لە بیابانەکاندا تێکەڵ بەلم بوون. حەق وایە چیتر ئەو دەست و پەنجانە لە یاد نەکەین، دەست و پەنجەی یەکتری نەشکێنین و دەست لە ناوی دەستی یەکتر بنێین و بە هیواوە لە ئایندە بڕواین و ڕۆژی ئەنفال بکەینە ڕۆژی پێکەوە ژیان.